فێربوون لە ڕێگای چیرۆکەوە وانەی چوارەم. ئازیزان، پێویستە ئەو کەسەی کە ئەوێ فێری زمانێ ببێ سەرەتا قۆناغی تێگەشتن بە جوانی تێپەڕێنێ، ئەویش بەوەی کە زۆرترین بیسرا و زۆرترین بینرا و تێبگا و مێشکی ڕابهێنێ بە خێرایی کاتێ وشەیەک ئەبیستی یان ئەیبینی یان ڕستەیەک ئەبینی یان ڕستەیەک ئەبیستی بە خێرایی مێشکت پرۆسێسی بکە و تۆ تێبگەی. ئەگەر ئەم قۆناغت تێپەڕان ئەوە پاش ماوەیەک متابعەکردن دوایی زۆر ئاسانە کە ئەگەر کەسێک قەواعیدی بۆ باس کات تێبگەی و ئەگەر کەسێک ڕاهێنانە پێ بکات لەسەرەوەی بۆ زمانە قسە بکەی. بۆیە ئەم ڕێگایە بەردەوام بن لەسەری هەتاوەکو مێشکتان بە تەواوەتی ئەتوانێت پرۆسێسی زمانەکە بکات. Mrs. Jones did not have a husband, but she had two sons. They were big, strong boys, but they were lazy. On Saturdays, they did not go to school. And then, پێشووی بەردەوام بم بە ئەمەتان بۆ بکەم بە کوردی. Mrs. Jones کە عادەتەن لە دوای Mrs. یەک پۆینت دائنرێ کە لێرە دانراوە واتە ئەم مسزە کاتێکە تۆ ناوەکە ئەبینی سێرەکی ناوەکە ناوێکی نێرینەیە جۆنز، بەڵام ئەمە مانای ئەوەیە کە ئەمە لە خێزانی مێردەکەیەوە ئەم ناوی وەرگرتووە. واتە بۆ نمونە لەوە چێ خۆی ناوی بۆ نمونە ڤیکتۆریا بێ، ناوی هەر ناوێک بێ، مەسەرەن ناوی ئیزابێل بێ، باشە، بەڵام کاشووی کردووە بە کەسێک کە کەسەکە ناوە خێزانیەکەی جۆنزە، ئیتر ئەمیش ئەو ناونیشانە وەرەگرێ. Mrs. Jones ئەوەیە. did بۆ ڕابردووە نەرێکردنیش بە نۆتە، لەبەرەوە Mrs. Jones did not have a husband. ئەگەر بڵێ Mrs. Jones have a husband واتە خاتوو جۆنز چی هەیە؟ خاتوو جۆنز مێردی هەیە، بەڵام ئەمەڵێ Mrs. Jones did not have a husband واتە خاتوو جۆنز مێردی نەبوو. But she had بەڵام هەیبوو چی؟ two sons دوو کوڕی هەبوو. ئەم سەنە لەگەڵ SUN هەر بە سەنە خوێنێتەوە، بەڵام ئەم ئۆیە سەن واتە کوڕ، واتە دایک و باوکێک بە کوڕەکەی خۆیان بڵێن کوڕ، واتە یا بڵی کوڕی فلان کەس، ئەژینا بە هەر کوڕێک ئەو بترێ بۆی. They were big ئەوان گەورە بوون. Strong boys کوڕانێکی بەهێز بوون، strong بەهێز. But they were lazy بەڵام ئەوان تەمەڵ بوون. On Saturdays واتە شەمان، لە شەماندا on بۆ ڕۆژەکانی هەفتە ئەڵێ on Saturdays, on Mondays, on Fridays، لەو شازە مادەم ئەمە خۆ ئێمە لە هەفتەیەکە یەک ساتردەیمان هەیە، بەڵام ئەمە مەبەستی هەموو شەمەکانە، ئەڵێ بە ڕۆژانی شەمە چکە لەوێ پشووە. They did not go واتە نەئەڕۆشتن to school بۆ قوتابخانە. And then پاشان their mother ئەگەر بە بەریتانی بڵێم ئەڵێم the mother، بەڵام بە ئەمریکەکەی ئەڵێم their mother دایکیان، their هی ئەوان دایک mother دایکیان always هەمیشە said ئەیوت، ناڵێی said ئەڵێی said always said هەمیشە دایکیان ئەیوت please cut the grass in the garden this afternoon boys. Please تکا ئەکەم cut بیبڕن the grass گیاکە in the garden لە حەوشەکە this afternoon ئەم دوانی وەڕۆیە boys کوڕینە. The boys کوڕەکان did not like it حەزیان لێی نەبوو. But they always did it بەڵام ئەوان they always هەمیشە did it ئەوەشیان ئەکرد، واتە حەزیان نەبوو بەوەی کاکە ببڕن، بەس هەموو شەمەیەکیش دایکیان گیا حەوشەکەی پێ بڕن. Then پاشان somebody کەسێک gave one of the boys یای بە یەکێک لە کوڕەکان a magazine گۆڤارێک واتە مجەلەیەک and he saw a picture
ئەو ڕەسمێکی بینی a picture ڕەسمێک of a beautiful lawn مەوە in it ڕەسمی lawn واتە چیمەن مەوە واتە بڕ lawn مەوە واتە چیمەن بڕ ڕەسمی چیمەن بڕێکی جوانی بینی in it واتە لەناو مجەللەکە There was a seat. Seat هەر شوێنێکی دانیشتن. مثلا بە یەکی غەڵی فەرموو دانیشتڵی تێکە seat. There was a seat. شوێنێکی دانیشتن هەبوو on it لەسەری. واتە چیمەن بڕەکە تۆزێ گەورە بووە. ئەوەی کا مەکینەیە. ئیش هەکاتایە گرسێنی وەکو سیارە وایە. سیارێکی بچکۆلەیە. کورسیشی لەسەرە. There was a seat on it. چیشی لەسەر بوو؟ کورسیشی لەسەر بوو. And there was a woman on the seat. ژنێک لەسەر کورسیەکەش بوو واتە ڕەسمی چیمەن بڕێ بوو چیمەن بڕەکە دیارە کارەبایی تایی هەیە و سیارەوە ژنێکشی لەسەر بووە لەسەر کورسیەکە بووە The boy کوڕەکە took the picture to his mother and brother. The boy کوڕەکە چی کرد؟ took بردی the picture ڕەسمەکە to his mother بۆ دایکی و and واتە و brother بۆ دایکی و بۆ براتی and said to them پیوتن Look تەماشاکەن that woman sitting on the lawnmower that woman's sitting واتە that woman is sitting واتە ئەو ژنە دانیشتووە on the lawnmower لەسەر چیمەن بڕەکە and driving it و لێشی ئەخورێ and cutting the grass گیاکەش ئەبڕێ We want one of those. ئێمە یەکێک لەوانەمانەوێ. One of those lawnmowers? His mother asked. دایکی پرسیاری کرد یەکێ لەو چیمەن بڕانە؟ ئەوەڵە یەکێک لەوانەمانێ. ئەڵێ یەکێ لەم چیمەن بڕانەتانەوێ؟ کوڕەکەش ئەڵێ No. The boy said. کوڕەکە وتی نەخێر. We want one of those women. ئێمە یەکێک لەو ژنانەمانەوێ. Then she can cut the grass every week. دوایی هەموو هەفتەیەکیش جاکەمان بۆ ئەبڕێت. واتە داوای ژنەکە بەڵام ژنێکی ئازا کە چیمەن بڕێکیشی هەبێ وەکەوەی کە لە ڕەسمی مجەللەکە هەیە. بەڕێزان هەوڵێم یەک جاریکە بۆتان بخوێنمەوە. Okay. Mrs. Jones did not have a husband. But she had 2 sons. They were big, strong boys, but they were lazy. On Saturdays, they did not go to school, and then their mother always said, Please cut the grass in the garden this afternoon, boys. The boys did not like it, but they always did it. Then somebody gave one of the boys a magazine, and he saw a picture of a beautiful lawnmower in it. There was a seat on it, and there was a woman on the seat. The boy took the picture to his mother and brother, and said to them, Look, that woman sitting on the lawnmower and driving it. And cutting the grass. We want one of those. One of those lawnmowers? His mother asked. No, the boy said. We want one of those women. Then she can cut the grass every week. تێبینیەک بەڕێزان تەماشایەکی ئەم نووسینە بکەن کۆمەڵێک ing تایە فعل ing لە زمانی ئەمریکیە مەرج نییە بە جوانی بڵێن sitting, driving, cutting زۆر جار دەڵێن driven, cutting, sitting, cutting, driving لە زمانی واتە لە ئەکسنتی ئەمریکیە ing بە نەی کۆتایی پێێنن بۆ نمونە تۆ ئەڵێی working باشە ئەوان ئەڵێن I'm working here واتە من لێرە ئێشەکەم I'm doing واتە هەریەکتەر بە نێ کۆتایی پێێنن لە دەربڕێنە بەڵێ ئێستاکەی میزەکەی بڵێ مرد husband
بڵێ کوڕ دایکێک بۆ کوڕەکەی مەسەن باوکێک بۆ کوڕەکە بڵێ کوڕی فلان کەس سەن بڵێ گەورە بوون ئەوان گەورە بوون they were big بڵێ بەهێز ئێمە پاوەرفڵیشمان هەیە بەڵام بۆ زیاتر بۆ مەکینە و شتەڵی پاوەرفڵ بۆ ئینسانە بێ بڵێ چی strong بڵێ تەمەڵ یعنی کەسێ لەشی نییە بڕوا شتێ بکات lazy بڵێ شەممە Saturday بڵێ هەمیشە always بڵێ بڕین cut بڵێ گیا grass بڵێ باخچە حەوشە باخچە عادەتەن خۆی بە حەوشە ئەوترێ یارد بەڵام باخچەیەک پێوترێ garden بڵێ کەسێک somebody بڵێ پێیدا مەسەلەن پێدان پێوترێ give بیکە بە ڕابردووە بێ بەچی gave بڵێ گۆڤار مجەلە گۆڤار magazine بڵێ ئەو بینی ئەو بۆ کوڕێک ئەڵێ چی بینی he saw بەڕێزان ناڵێ سۆ وەکو چۆن ئەڵێ دۆ بڵێ وێنە picture بڵێ جوان beautiful بڵێ چیمەنبڕ بە چیمەن ئەڵێن چی لۆن ئەگەر وشەی لۆ ئەزانی یعنی قانون LAW ئەوە بێنە بێشای خۆ محامیەک چیمەن ئاوی چیمەنەکە شتێک بۆ شێوازە محامیەک یا حەوشەی مەحکەمەکە پڕە لە محامی لەسەر چیمەنەکە وەستاون یا لە ناو چیمەنەکە دانیشتون لۆ نێکی بۆ زیاوکە لۆن واتە چیمەن بەڵام بۆ بڕەر چیمەن بڕ ئەوترێ لۆنمەوە بڵێ شوێنی دانیشتن سیت دانیشە sit ئەوە SIT بەڵام شوێنی دانیشتن سیت بڵێ برا brother بڵێ پێی وتن مەسەلەن ئەڵێ کوڕەکەوتی بەوان ئەڵێ he said to them پێی وتن بڵێ دانیشتن هاڵی ژنێک دانیشتووە sitting بڵێ لێخوڕین driving بڵێ ئێمە یەکێک لەوانەمان ئەوێت ئێمە ئەمانەوێ ئەڵێ چی ئێمە ئەمانەوێ we want یەکێک لەوان we want one of those بڵێ هەموو هەفتەیەک هەفتە week هەموو هەفتەیەک every week بەڵێ بەڕێزان هاتینە کۆتایی ئەموانێ هیوادارم ئەموانانە شێر بکەن تاوەکو زۆرترین کەس سوودمەند بێ لێی هیوای سەرکەوتنتان بۆ خوازم شاد کامەران